شارەوانی سلێمانی دەست بەسەر 50,000 دۆنم زەوی گوندێکدا دەگرێت و خەڵکەکەی دەردەکات. دەیان هاوڵاتی بێئیش دەکرێن و زەویەکانیان لێدەستێنرێتەوە. شارەوانی و بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی سلێمانی کەوتنە وێزەی خەڵکی گوندێک و بە نامەیەک ئاگاداریان دەکەنەوە چۆڵی بکەن پێش ئەوەی شۆف و گرێدەرەکانیان بنێرن چونکە ئیشیان بەو زەویانەیە. ماوەی چەندین مانگە شارەوانی سلێمانی داوای 50,000 دۆنم زەوی لە نزیک گوندی کەڵەوانان و پشت فەرماندەی هێزەکانی هەفتا کردووە و داوا دەکات ئەو زەویە کشتوکاڵیانەی پێ بدرێت تاوەکو بدرێت بە فەرمانبەر و مامۆستایان. بەشێک لە خاوەنی ئەو زەویانە دەڵێن هەرچەندە ئێمە گومانمان هەیە لەوەی ئەو زەویە بۆ فەرمانبەر بێت بەڵام بە حەقی خۆمانی دەزانین زەوی ڕادستی کەس نەکەین چونکە ئەمانە موڵکی ئێمن و زەوی کشتوکاڵین. خاوەنی ئەو زەویانە دەشڵێن ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی سلێمانی ئاگادار کراوینەتەوە کە ئیتر کار لەسەر ئەو زەویانە نەکەین و تەسلیمی شارەوانی بکەین لە بەرامبەردا قەرەبوو دەکرینەوە. وەک خۆیان دەڵێن بەنیازن فێڵمان لێ بکەن چونکە ئاگادارن خەڵکی دیکە لە 2008 بەڵێنی قەرەبووی پێ دراوە و هیچی بۆ نەکراوە. هەموو ئەمانە لە کاتێکدایە شارەوانی سلێمانی ژمارەیەکی زۆر زەوی دیکەی لە بەردەستدایە بۆ دابەشکردن بەسەر فەرمانبەراندا بەڵام بەهۆی ئەوەی ئەو زەویانە موقعەکانیان گرنگە وای بە باش دەزانن نەدرێت بە فەرمانبەر و پرۆژەی لەسەر دروست بکرێت باشترە. ئێستا شارەوانی سلێمانی لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی سلێمانیەوە کارە کشتوکاڵیەکانی گوندی کەڵەوانانی ڕاگرتووە و هەمویانی خستۆتە ژێر فشارەوە بۆ قایلبوونیان بە ڕادەستکردنی ئەو زەویانە بەڵام تا ئێستا دانیشتوانی گوندی کەڵەوانان ملیان بۆ ئەو داواکاریان نەداوە و دەڵێن قبوڵی ناکەین.